بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی پەرتۆ سپاسان دەکەین کە تا ئێستا لەگەڵمانن. لەم بەشە لە بەرنامەکەیە داوەتم کردووە لە هاوڕێ عەبدوڵای دارابی بۆ تاوتوکردنی مەنشورێک کە لەلایەن 20 ڕێکخراوی سنفی و کاریگەری و مەدەنیەوە دراوەتە دەر لە پەیوەند بە مەسەلەی ڕۆژ. ئێمە ئەو باسە لەگەڵ هاوڕێ عەبدوڵای دارابی باس دەکەین. هاوڕێ عەبدوڵای دارابی سپاس دەکەم بۆ ئەوەی کە داوەتی من لە قبوڵ کرد بۆ ئەم بەرنامەیە. سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. هاوڕێ عەبدوڵا، ئەم مەنشورەی کە دراوەتە دەرەوە لە کات و ساتێکی تایبەتیە دراوە، لە هەموو لایەنە چەپەکان، هەموو خەڵکە ئازادی خوازەکان بە چاوێکی موسبەت زۆرتر سەیری ئەەکەن، تاوتویەکەن، کەسانێکن کە ملاحزاتیان هەیە یا نامخالفەتیان هەیە، بەڵام بەعام شوروشۆقێکی لە ناو کۆمەلگایە ئیجاد کردووە بۆی کە ئەمە یەکەم جارە کە دەنگدانەوەیکی ئاوای ببێ و منشورێکی ئاوا لەلایەن ڕێکخراوەکانی ناوە، مامۆستایان، کرێکاران، دانشجوان و ئەمانە بێتە دەرەوە. ڕای تۆ چیە بەرامبەر بەم مەسەلەیەوە بۆ ئاو دەنگدانەوەی بووە؟ ڕای من و دیدی من نسبەت بەم منشورە مثبت بۆ ماناکە ئەو خەڵکی کە گەریکیانە ڕژیمی جمهوری ئیسلامی بڕوخێن و لە ڕاستیەوە کرێکاران، ژنان، معلمان، گەنجان و هەموو خەڵکی ئازادی خوازی ئێران خەریکن لەم شەرایەتە زۆر حەساسا کە تەکیان بە ڕژیم وەسریوە و وایانەوەی ئەم ڕژیمە وەک ڕژیمێکە کە واقعەن زیاتر لە بەرەو 44 ساڵ ئەچێکە ئستثماریانەکە خەڵک ئستثمارەکەن ئەکوژن، ئەبڕن، بلەخەرە لە هیچ شتێک دژ بە خەڵکی ئێران درێغیان نەکردووە. لە عین حاڵا کە قۆڵیان یان ماڵیەوە بۆ ڕووخانی وێرەکانە ئەرکێکی تریشێنەوەتە دەستوری خۆیان. ئەو ئەرکە بریتیە لەوە کە خەڵک ئەڵێن ئێمە ئەمجار پێچەوانەی ئینقلابی 57 ئەم ڕژیمە ئەڕوخێن و تێ ئەکۆشین کە خۆمان جێگری ئەم ڕژیمە بین. ئەمە دوو ئیشی زۆر مهمە. خەڵکێک کە ناڕازین معتەرزن بە مان و بەقای ڕژیمێکە لە هیچ عەرسەیەکی ژیانە بە دەردیان ناخوا، نە لەباری اقتصادی و نە لەباری سیاسی، نە لەباری فەرهەنگی، نە لەباری کۆمەڵاتی بە دەردیان ناخوا، خۆشیان ئامادە جگەلەوە کە خۆیان ئامادە کردو و شەوانە ڕۆژی تەلاشەکەن بۆ ڕووخانی، لە عین حاڵا هاوکات تەلاشەکەن بۆ ئەوە کە خۆشیان جێگری ئەو ڕژیمە بن. ئەم ڕووداوە سیاسیە گرنگ و جەهانیە لە دەورەی 57 ئابم شکڕە نەبوو. بۆ ئێمە هەنگاوێکی مهمە لە عەرسەی سیاسەتە لە ئەمڕۆی سەرنگونکردنی ڕژیمی جمهوری ئیسلامیە. ئەنە مەبەستم چیە؟ مەبەستم ئەوەیە کە لە 57 کرێکاران، خەڵکی ئازادی خواز، کۆمۆنیستەکان، چەپەکان، ژنان، هەموو ئەمانە ئەو نیرو ئەسڵیە بوون کە ڕژیمیان ڕووخان. بەڵام هاوکات نەهاتن خۆیان وەکو ئالتەرناتیو مەترحکەن و بێن بڵێن ڕژیمێک کە ئێمە ئەیڕووخێنین و ئێمە پێی معتەرزین بۆ ئەوە کە داخوازی خۆمان و کولی جامعەکە بە دەستەوە بگرین، قۆڵمان نامەڕیەوە و ئامادەین بۆەوە کە خۆمان جێگەری بین. نە خۆمێنیەکی دیکە بێتۆ سەرکار، نە ناسیۆنالیستێکی دیکە بێتۆ سەرکار، نە برژواهایەکی دیکە بێنەوە سەرکار و تەحویلی ئەوانی بین. قەرار نییە خەڵکێکە شەڕەکەیەکە سوتەمەنیەدا، قوربانیەدا، هەموو ڕەنج و مشەقەتێک بلەخەرە بە گیان و ماڵ و ژیانی خۆی تەحملەکە دوو دەستی تەقدیمی دیسانەوە سەرمایەدارانێ بکە کە تێر نابن لە ئیستثمارکردن، لە کۆی لەکردنی خەڵک، لە بەردە و بەندگیکردنی خەڵک. ئەم ڕام تەسمە پێچەوانەیە بۆیە ئەم منشورەکە دراوە بە هەموو کەم و کوڕیەکانی و بە نەزەر من حرەکەتێکی مثبەتە، بە هەموو ئەشکال و کەم و کوڕەکانەوەیە کە کارێکی بۆ قورئادم مهمە. بۆیە بلافاصلە وەکو خۆتی شارە پێکرد موردی استقبالی خەڵک نەکرد لە سەتحی ئێرانە بەڵکو لە سەتحی دەرەوە و جیهانیشە قەراری کردووە. من لەم لەحاظە ئەم شتە بە شتێکی باشە دانم، پێم وایە خەڵکە بێمە ئەمە تەقویەت کات و بیباتە پێش. هەڕا بڵات، ئەیە ئەم منشورە هەوڵدانێکە لەلایەن کرێکارانەوە، لەلایەن هێزە پێشکەوتوخوازەکان و
کۆمۆنیستەکان و چەپەکانەوە بۆ ئەوەی کە وەکو ئالترناتیڤێکی سۆسیالیستی ڕوج بکەن، زاهر بن، خۆیان مەطرح بکەن لە کۆمەلگایە وەکو مدعی یان نا ئەمە ئالترناتیڤێکە لە تەقابل لەگەڵ بەری ڕاستە. تۆ چۆن یەبینی؟ ئەمان ناتوانێت نوێنەرایەتی کولی تەواوی خەڵکی ئێران لەم منشورات و نووسیانە منشورێکی حەداقەلی ئەم 20 شەکورە، بەڵام ئەمە ئەو شتەیەکە ئەبێ خەڵکی ئێران وە لە ڕاسیۆ تەبەقەی کاریگەر وە لە ڕاسیۆ ژنان وە لە ڕاسیۆ هەموو ئازادی خوازان، کۆمۆنیستەکان، چەپەکان، ئەو نمونەش کە لە پێش هێنامەوە ئەبێ بەدەستی بکەین، تیا بەشدار بن، تیا شەریک بن، هەوڵی بۆ بن فڵان. ئەمە ئەبێ بەوە بە شەرتێکە بۆچی ئەبێ بەوە بەنظرم ئەو داخوازیانە کە لە 12 مادا هەیە و وەکو خواستی حەداقەلی خەڵک لە ئێرانە بەنظر من ئەکسەرەتی کۆمەلگا ئەگرێتە بەر، وەکو ئەکسەرەتی کۆمەلگای ئێران لە تەبەقەی کاریگەریۆ لە گەنجانەوە لە مامۆستایانەوە لە هەژارۆ لە فەقیر و لە هەمووی ئەو ئینسانانە کە بنەغرە دەغدغەیان ئازادیە، دەغدغەیان بەرابەریە، دەغدغەیان خۆشی و شادیە، دەغدغەیان ژیانە، هەموو یەکرێتە بەر. بەڵام قرارەوە نییە کە بڵین ئەم بیسیارانە کە هاتوون ئەم بەرنامە 12 مادەیە حەداقەلیان داوەتە دەرۆ، ئەم ئەیتە کولی کارە. ئەمە هەنگاوێکە، دەست پێکردنیەکە، نمونەیەکی ڕۆشن و سیاسەتێکی چیژەکە وتم دەورەی 57 کە ئێمە ئەو کاتە گەنج بووین و بەرەخەرە قۆڵمان لێ هەڵماڵی لەگەڵ خەڵکانی ئێرانە بە ڕەهبەری تەبەقەی کارگەر و بەتایبەت کارگای نەوت ڕژیمی شامان ڕوخان ئەم عەزم و ئێرادە سیاسیە و ئەم نەقشە لە نەقشەی کاری ئەمانە بوو ئەمڕۆ هەیە. ئەمە ئەو هەنگاوەیە کە تەبەقەی کارگەر ئەبێ هەڵی بگرێ. ئەمە ئەو هەنگاوەیە کە ئەو پەرچەمەیە کە تەبەقەی کارگەر ئەبێ لە ڕاستیەوە بێت. چێ بکاتە ئەوە؟ یەک پرسیار، ئەم ئالترناتیڤە دروستکردنی بەرەو دروستکردنی ئالترناتیڤێکی سۆسیالیستی بۆ ئەوەیە کە ئەم جارە مەلاخۆر نەکرێ ئەم بزوتنەوەیە، ئەم ڕەوتە کە لە کۆمەلگای دەستی پێکردووەوە یا بۆ ئەوەی کە ئەو تەجروبە ناخۆشە تێکرار نەبێتەوە و ئەم جار بتوانین سەمەرەی ئەم شۆڕشە بۆ ئەم ئەکسەریەتی کۆمەلگا بێت. ئەم بزوتنەوانە و ئەم شۆڕشە و من قلابەکە حەج و حاضر لە خیابان هەیە، لە مەحەلی کار هەیە، لە مەحەلی ژیانە تەبەقاتیە، پێش هەموو شتێ چینایەتیە و ئەمە نەقشە و پیلان و دەستکەوت و کردەوەی بەشی تەبەقەی کاریگەرە. ئەگەر چی خۆی ئەلعان لە ڕاستی ئەم شتەوە نییە. ئەمە ئەو شتەیە کە ئەو خەڵکەیە کە دڵیان بە حاکمیەتی تەبەقەی کارگەر بە سوسیالیزمێکە تەبەقەی کارگەر پێش هەموو تەبەقات احتیاجی پێسی و هەوڵی بۆ ئەدا و لەگەڵ یان دەست و پەنجە دەرمەکات ئەمە بۆنی ئەو شتەیە بڵێم ئەو تەبەقەیە خەریکە ئەو کارەیەکە. ئەو دانیجوانن کە ئێمە ئاڵێن ئێمە کوڕی کرێکارانین و کرێکاران ناچێکمان پێ بڵێن ئێمە مۆتیئین و سەربازین و ئەنجامیێت دێن. ئەمە نەقشە و سیاسەتی ئەو ژنانەیە کە ئەزانن ئەگەر تەبەقەی کارگەر و سوسیالیستەکان بێنە سەرکە، کۆمونیستەکان بێنە سەرکار، بلەخە ئازادی و بەرابەری لە هەموو شئوناتی زیندگی ژیانی خەڵکی سەرتاسەری ئێرانە نەشونەما پێیاکە، بەرابەری کامەڵی بینی ژن و پیا و ئەو کاتەیە کە سوسیالیستەکان، کۆمۆنیستەکان کەواتە تەبەقەی کارگەر و هەموو ئازادی خوازەکانن ئەکسەریتی کۆمەلگا تەشکیل دەدەن، ئەوانە بێ لە حاکمیەتدا بن. وەختە جامعە تەبەقاتیە ئەمە کاری ئەم تەبەقەیە نە تەبەقەی سەرمایەدار، چون تەبەقەی سەرمایەدار خۆی بە ساحەی ماڕەزانیە و بالئاخرە چاوی لە خەڵکۆ نییە، خەڵک چیەکە چی ناکە، هەوڵی خۆیەدا بالئاخرە کە دەوڵەتانی زلهێز لە سەطحی دنیا وەکو ئەمریکا ئەوروپا و کوێ ئەوانە ڕازی کا و بالئاخرە هەواپەیما بێنەوە ماسوارکە و وەکو چۆن خومەنی و دار و دەست ارتجاعیەکان تەحمیل کرد بە خەڵک بێن ئەمانیش تەحمیلکەن بە خەڵک و بالئاخرە کاسە هەمان کاسە بێت و ئاشەم هەمان ئاش بێت. خەڵکی ئیسەی ئێران کە لە عەرسەی سیاسەتا بەشدارن و تەنیان ئەچنێ بە ڕژیم گەرەکیانە من بەم شتە نەدەن، تەن بەم شتە نەدەن، نایانەوێ ئەو تاریخە تکرارکەنەوە کە لە 57 تکرارەوە بوو. خۆیان ئاڵا هەڵگری دوار ڕۆژی خۆیان بن.
پرسیارێکە لە پەیوەند بە کوردستانە بە تایبەتی کە من و تۆ لەو تەجربەوە هاتوین و هەردووکمان بەشدار بووین لە قیامی 57 لە کوردستان بەهۆی ئەوەی کە تەحەزوبێکی کۆمونیستی بوو لەوێ و لە تەقابل لەگەڵ ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتووی ئیسلامیە وەستا کە بەداخەوە لە شوێنەکانیکە ئەمە نەبوو لە ئاسێکی زەعیفا بوو مەگەر ژمارەیەکی بەرچاوی کۆمونیست کە ئەوان باوەڕیان بەوە نەبوو کە ئەمە سەمەرەی ئینقلابە لە کوردستانە باتەوەجێ بەم تەحەزوبی کۆمونیستی کە مەوجودە یەک دوو و ئەو شۆڕایی کە کۆمونیستەکانی کە لەو بزوتنەوە هاتوون لەو تەجربە هاتوون چی ئەکرێت لە پەیوەند بەم مەشورەیە کە بتوانن جێگە و پێگەیەکی تایبەتی لە کوردستانە دروست بکەن بۆ بەرگری بەم تەجربە تاڵی کە بوومان. بەڵێ خودی شارەکەی من لە کاتی ڕوحانی ڕژیمە هێشتا حیزبمان دروست نەکردبوو هێشتا ئەو جێگە و پێگە سوسیالیستی و کۆمونیستی کە ئەم ڕۆژە هەسمان ئمڕۆ هەسمان و حیزبمان هەیە و بەرنامەمان هەیە و نەقشەمان هەیە و سیاسەتمان ڕۆشنە و تاکتیکی مشخصمان هەیە بۆ ژیانی خەڵک نەک لە کوردستان لەسەر تاسەری ئێران و جیهان ئەو ڕۆژە ئەمەمان نەبووڵان مرۆ ئەمەمان هەیە و ئەمە بە بڕوای من یەکێک لە باشترین و دەستکەوتەکانی خەڵکی کوردستانە بۆ یەکیشتوانیوانە جیاواز لە بە پێچوانەی خەڵکانی دیکەی ئێران هەل لەو کاتەوە لە ماوەی 4 ساڵی ڕابردووە قاتعانە ڕۆشن مەقاوم لە بەرابەر جمهوری ئیسلامیەکە کە بە خەڵکیان فرۆشت و تەحمیلیان کرد بەربەرەکانێکەوە بڕاوێستێ و بلەخەربی بەدکەش ئەم دەستکەوتێکی مهمە دەستکەوتەکەش بەنظەم ئلهامەکەی لەو سیاسەتە کۆمونیستیە گرت کە ئەو سەردەمە ئێمە ئەو بەشەکە ئێمە بەشدار بوون هەم لە ڕوحانی ڕژیمە و هەم لە شەڕ لەگەڵ جمهوری ئیسلامیە هەل لە سەرەتایەوە تا ئەمڕۆی بالاخره ئەوە وەک سنت وەک عادەت وەک فەرهەنگ بالاخره کەم تا زۆر لە نێو خەڵکی کوردستانە وجودی هەست و متحەزب یافتەیشە و بالاخره ئاوایەکە کە بەنظر من جیاوازی هەیە لەگەڵ شوێنەکان ترە حتا گامێ لە پێشترە اتفاقی نییە کە مەسەلەی عروجی نەخشی ژن و داخوازی ژن لە کوردستانە دەست پێکە لە شارێک وەکو سەقزۆ و بە کوشتنی ژینە دەست پێکە ئەمە نییە ئەمە شتێکی کتوپڕ نییە بەنظر من هەزینەیەکی گرانبەهای کۆمونیستی سوسیالیستی لە پەخۆ خۆی نیشانداوە ئەمە هەوێنێکی گەورەیە بۆ ئەوە کە بتوانێت چونە لەان خەڵکی ئێران وە هەموو خەڵکی وە زۆرێک لە خەڵکی دنیاش متوەجێ ئەمە بوون بەتایبەت خەڵکی ئێرانێکە ئەو کاتە بالاخره لە عمقی خرافەی جمهوری ئیسلامیە نقم ببوون بالاخره خەڵکی کوردستان لەو کاتە بەربەرەکانی جدیە کرد تەنیا خەڵکێ بوو کە نە ڕژیم و نە سیاسەتەکانی و نە قوانینی جمهوری ئیسلامی قبول نەکردو نەچۆژێری ئیسا بە تەریقی ئولا ئەم زانستە ئەم تەعقڵێکی کۆمونیستیە ئەم داخوازیەکی کۆمونیستی و سوسیالیستیە کە ئەو کاتە نەسڵی ئێمە بالاخره پەرچەمەکەمان هەڵکرد و ئیسا ئەوە بۆتە بەرنامە و بۆتە سیاسەتی ڕۆشن کە ڕۆژانە لە نەک لە کوردستان لە سەرتاسەری ئێرانە لە شعارەکانیانە لە خواستەکانیانە لە بۆچوونەکانیانە بەرچاوە و خۆی نیشانەدا و خەڵکی ئێرانی ئاعترافی پێیەکەن جا بۆیە بە نەزەر من ئەمە زۆر ئەهمیەتیە بێت نەک بۆ کوردستان بەڵکو بۆ سەرتاسەری ئێران. هەوڵ عەبدوڵڵا وەکو پرسیاری ئاخرم تکایە زۆر کورت بۆ ئەوەی کە ئەم ئالتەرناتیڤە سۆسیالیستیە جێبەجێ بکرێ متحقق بێت لە ئێرانە چی ئەکرێت ئەوەی کە ئێستا دەستی پێکۆکو مەنشورێک چۆن نەتوانێت هەمەگیر بێت بۆیتر بە ئەمە نوێنەرایەتی بەشێکی زۆر کەم لە بزوتنەوەی کرێکاری ئێران لە ژنان لە پەرستاران معلمین هەموو ئەماناکە کە چرخی تەولیدی ئەم کۆمەلگا بەدەست ئەوانەوەیە چی ئەکرێت کە بتوانێت ئەمە لێک هەڵپێکرێت و موسمری سەمەر بێت. ئەوەڵی شتێک کە ئەکرێەوەیە
هاوکات لەگەڵ ڕوخانی جمهوری ئیسلامیا بێ هەوڵبەی بۆەوە کە چیت ئەتەوێت چی بکەیت وە چه ئالتەرناتیڤ و چ داخوازیەک وە چه پلاتفۆرم و منشورێک ئەتوانێت قسەی تۆ بێت لە دوار ڕۆژی سەرنگونی جمهوری ئیسلامیا. ئەمە ئەو شتەیە وتم ئەمە ئەوەڵی هەنگاوە ئەم منشورە بۆەوەکە تەبەقەی کارگەر وەکو تەبەقەی ئەسڵی کۆمەلگای ئێران و کوردستان چیان ئەوێت و ئاڵایەکە کە ئەبێ خەڵکی ئێران لە ژێرەم ئاوا کۆبنەوە بۆەوەکە جارێک بۆ هەمیشە لەزەت بنەوە کە ژیان معنای چییە، ئازادی معنای چییە، بەرابەری معنای چییە، خۆشبەختی معنای چییە. هەنگاوێکە بۆ ئەوە کە ئیتر ئستسمار و بەردەگی و بەندگی قبول نەکەن سەرلەوحەی ژیانیان سەرلەوحەی تەلاش و هەوڵی ڕۆژانیان بەلەخەی ژیانی خەڵک بێت تەولید بۆ ژیان بێ بۆ بەختەوەری بێ بۆ ئستسمار نەبێ بۆ چەوسانەوە نەبێ بۆ عدەیەکی مەحدود لاشخۆر تەوەزەل بێ ئیش و کار نەبێت کەوا قەنگەرکیان بێ خەڵک بڕوتیان بۆ هەورا بڵە چۆن ئەم هێزە لێک هەڵپێکرێت چۆن دەستیان بکەتە ناو دەستی یەک چۆن تەوازنی قوا بگۆڕن. وتم پێت وتم ئەم باشە وتم دوو تەبەقەیە شەڕ تەبەقاتیە یەکێ سەرمایەداران ئەمە وازەحە ئێمە ئێستا ئەمە وازەحە ئێمە ئێستا ڕووی دەممان لەم بەشە کارکونەیە لە کرێکارە لە کۆڵبەرە لە مامۆستایە لە نێرس پەرستارە لە هەموو ئەم بەشە خەدەماتیانەی کۆمەلگان ئەمان ئەتوانن چی بکەن کە ئەمە متحقق بکەن ئەوەی کە کۆمەلگا دوو چینە ئەوە واقعیەتێکە. قسەکەی من ئەوەیە ئەم منشورەکە تۆ لە ئەوڵۆ ئیشارە پێکەوتو ئەمە چۆنە و چی ئەتوانێت بێ بچی ئەم منشورە بە مانای واقعی تەکمیلکردنەکەی و هەموو شتێکی ئەبێ بە ئاڵا و پەرچەمی تەبەقەی کارگەر بۆ ژیان و گوزەرانی کۆمەڵگای ئێران لە دوا ڕۆژی دوای جمهوری ئیسلامیە. ئەمە ئەبێ بێ بەو چەترە کە تەبەقەی کارگەر لە ئێرانە تەنیا کاریەوە نیە کە ڕژیم بڕوخەنیە یەکێ لە کارەگەورەکانی ئەوە کە ژیان و گوزەرانی خەڵکی ئێران لە دوای سەرنگونی جمهوری ئیسلامی تەمینکە ئەم ئاڵا و ئەم پەرچەمە ئەبێ بەدەستی تەبەقەی کارگەر و بەدەستی ئازادی خوازەکان و بەدەستی ژنانەوە بێت لە دوا ڕۆژی دوای جمهوری ئیسلامی و سەرنگونکردنی جمهوری ئیسلامیە. ئەمە ئەتوانێت ئەو معنە واقعیە باکە ژیانی پێشوم ناوێ ئەو ئەعتراضاتانە معنی کاتەوە کە تۆ شەڕی بۆ کە خۆتی بۆی بەکوشت خۆت بۆی بەکوشت بۆچی گیان فداییەکە بەخاتەوە کە ژیان و گوزەرانی خۆشت بێت ئینسانیەت و هۆڤیەت و هەمووش کەرامەت و حرمەت و هەموو شتێکە بە ڕسمیت بناسێت تێر و تەسەل بیت ئازاد بیت بەختەوەر بیت خۆشبەخت بیت ئەم ئاڵای تەبەقەی کارگەر لە ئێرانە و هەموو خەڵکی ئازادی خوا چ ژنان چ گەنجان چ لاوان چ معلمان چ بازنشستەکان هەمویان بێچنە ژێر ئەم پەرچەمە ئاڵا چون ئەمە خواستی عمومی ئەوانە بەڵام ئاڵا هەڵگرەکەی و هەدایەت کوردنەکەی تەبەقەی کارگەری لە ئێرانە نە سەرمایەداران و کۆنە پەرستان و مرتەجعین. پورە عەبدوڵڵای دارابی دوای قسە لەگەڵەکەم من قسەکەم لەسەرەوەیەکە ئێستا بۆ نمونە ڕێکخراوی مامۆستایان لە هەموو شوێنە دروست بووە ڕێکخراوی پەرستاران ئەمانە ئەتوانن تەشەکولێکی سەراسەریتر بۆ وجود بێنن یان نە؟ بەڵێ بۆچینە هەر بەرە ئەوەیەچن الان 20 تەشەکول بلەقەرەن شتێکی نووسیوە لەنێو دەها و سەدان و هەزاران تەشەکولە ئەم تەشەکولە بێ سەری بێ ڕاهبەری بێت ئالتەرناتیڤ بە معنای ئەوەیە کە ڕابەری ئەم بەشەکە معنای ژیانەکات و تەرجمەی ئەوەیە کاکاڵێ ئەگەر من بێمە سەر قودرێت بلەقەرە خەڵک بەختەوەرە بێ و شادە بێ و ئلێ بێ و بلێ بێ مە تەبەقەی کارگەرە ئەبێ ببێ بەمە وەکو سەرباز چەپچەپ و بەڕازڕاستکە بە کولی جامعە بۆ سەرکەوتنی و بۆ تەزمینی ژیانی دوای سەرنگونی جمهوری ئیسلامی. الان خودی ئەمە وتم ئەوەی هەنگاوێکە بۆ ئەوەکە بالاخره خەڵکی تەبەقەی کارگەر یەک جار بۆ هەمیشە لە ئێران بێتە مەیدان بێژە من تەنیا ئەوە نیکە بەرهەمبەتی گرن بەڵکو تەبەقەیەکە کە ژیان و بەخۆری هەندۆکەن. زۆر سپاس هاورا عەبدوڵڵای دارابی. سپاس بۆ تۆ هەموو بینەرانی خۆشەویست. زۆر سپاس. بینەرانی عەزیز سپاسان دەکەم تا ئەم لەحزە لەگەڵمانن سەرشتان ڕاکێشن بۆ درێژەی بەرنامەکانی ئەمڕۆ لەگەڵمان بن.